سڵتان لەبێ هاوڕێیان ژیرتان لەگەڵ لە ڤیدیۆیەکی نوێ وەکو بەڵێنە پێدان 5 دانە پلەیستێشن 5 دەکرێتە گیڤەوەی لە بۆ ئێوەی خۆشەویست. بەشداریکردنیش یەکجار ئاسانە. بە شێوەیەکی زۆر ئاسان دەتوانن یەکێک لەو 5 دانەیە 1 2 3 ئەو 4 ئەو 5 ئێوە بنە خاوەن یەک دانە لەو پلەیستێشن 5 زۆری نەتان لەوانەیە ئاشنای کۆمپانیای لێزۆ بن. ئەگەر ئاشناشی نین زۆر ئاسانە. لەناو مۆبایلەکەی خۆتان لەناو سمارتفۆنەکەی خۆتان ئەپەک هەیە بە ناوی لێزۆ، لەناو ئاپستۆر، لەناو iOS و هەروەها لە ئاندرۆیدیش لە پلەی ستۆر دەتوانن داوڵۆدی بکەن. دەچیە ئاپستۆر لەبێ دەنووسیت لێزۆ، ئەوە ئەپەکەیتیان ئەپەکە ئۆپن دەکەی. یەکەم کارت ئۆپنکردنی ئەپەکەیە، دواتر دروستکردنی ئەکاونتەکە بە ناوی خۆت. لەبیر نەکەن دروستکردنی ئەکاونتەکەی زۆر گرینگە، چونکە کۆمپانیای لێزۆ لە ڕێگەی ئەکاونتەکەتەوە دەتوانن پەیوەندیت پێوە بکەن. ئەکاونتەکەت کە دروست کرد ژمارە مۆبایلی خۆت فەرمی دابنێ، یاخود ئیدایکرد ئیباوکرد ژمارەیەکی مۆبایلی فەرمی دابنێ، ناوی خۆت تەواتی بنووسە، ناونیشانی خۆت تەواتی بنووسە. دواتر کە ئەپی لێزۆ دانا دێتە شوێنی فود، نووسرای فود واتە خواردن. بێگومان لێزۆ جگە لە خواردن شتی دیکەشتان لە بۆ دەینن، بۆ نمونە کاروباری ئەلکترۆنیان هەیە، کافوریان هەیە، فارمایان هەیە، زیاتر باسی دەکەین ئێستا. بەڵام بینە سەرەوەی چۆن لە ڕێگەی ئەپی لێزۆ دەتوانین ببیە خاوەنیەک لەو پلەیستێشن 5 سەرتا دێ فودی دەکەیەوە. کە فودت کردەوە شوێنەکەیە بە ناوی کریسمس، وەکو دەبینین لێرە نووسرایە کریسمس، ئەو لۆگۆیەکی تایبەتی بۆ دانرا چکاتۆ ئەگەر بتوێت بەشداری لە چێبەرچیەکە بکە یاخود لە پێشبڕچیەکە بکەی بۆ ئەو یەک لەو پلەیستێشن 5 ببیتەوە، دەبی ئەپی کریسمسەکە یاخود لەناو ئەپی لێزۆ بەشی کریسمسی 2020 بکەیتەوە. وەکو دەبینین کۆمەڵە ڕێستۆرانت و فاستفودێک دانرایە. یەک لەوانە تهدید دەکەی، مەسەلەن 2 in 1 تهدید دەکەی، هەر یەک لەو کاڵانە یاخود لەو خۆراکانێک کە دانرایە دەتوانی ئۆردەر بکەی. جا هەر شوێنە و مینیمەمی هەیە بۆ داواکردن. بۆ نمونە لێرە مینیمەمەکە 10,000 دینارە، لێرە مینیمەم 8,000 واتە نابێت 8,000 کەمتر داوا بکەی، لێرە 15 لێرە 8. تۆ دەتوانی 3 دانە داوا بکەی ناو دەستە ناو تیر و پشکەکەی، واتە 3 ژەمە خۆراک داوا بکەی ناو دەستە ناو تیر و پشکەکەی. لە ناو تیر و پشکەکەش تاوەکو 12 بەردەوام دەبێت، واتە لە ئێستاوە لەو ڕۆوە دەتوانن تاوەکو 12 واتە 30 دیسەمبەر خواردن داوا بکەن، 3 ژەمە خۆراک داوا بکەن ناوتان دەستە ناو تیر و پشکەکە. و ئەگەر بێت و تۆ زیاتر خۆراک داوا بکەی، بۆ نمونە بڵێن 6,000 داوات کرد، 2,000 ناو دەستە ناو تیر و پشکەکە، 2,000 نەک جارێک. بێگومان باشترە لەوەی جارێک داوا بکەیم، 2,000 باشترە، ناو دووبارە دەبتەوە. ئەگەری چانسی بردنەوە یەک لەو پلەیستێشن 5 باشتر دەبی و ئاسانتر دەبێت. شەرت نییە مەسەلەن بڵێ هەر یەک شوێن لە یەک شوێن دەبی شتەکان داوا بکەی. لەناو کریسمس 2020 دەتوانی لە 2 in 1 بی، دە بیکەر ئارت بی، فات بەرگەر بی، فاروق ڕێستۆرانتە، KFCە، هەر یەک لەوانە دەتوانی داوا بکەیت. خۆشەویستان، ئەو ئۆفەرە لە بۆ شاری هەولێر سلێمانی دهۆکە، واتە ناحیە و ناوچەکانی دیکە ناگرێت، تەنیا ئەو 3 شارە. جگە لەو پرۆدۆکت چێبڕچەیە کە دانرایە دەتوانن لە ئەپی لێزۆ سوود لە زۆر شت وەربگرن. بۆ نمونە ئەوان ئەکسپرسیان هەیە، دەتوانین لە ڕێگەی ئەکسپرسی کاڵایەکی ماڵی خۆت یاخود شتێکی ماڵی خۆت بگوازیەوە لە شوێنێک بۆ شوێنێکی دیکە. هەروەها مۆبایل ئەن ئەلکترۆنیکیان هەیە. لە مۆبایل ئەو ئەلکترۆنیک دەتوانین هەر کاڵایەکی ئەلکترۆنی بەدەست بخی کە لەناو ئەپی لێزۆ بەردەستە. واتە جگە لەو چێبڕچەیە دەتوانین سوود لە ئەپی لێزۆ وەربگری بە بڕای من ئەپێکی زۆر باشە. مەسەلەن شەی وا هەیە یاخود ڕۆژی وا هەیە دایکت یاخود خزمێکت کە لە ماڵی لەگەڵتە خوشکت خواردنێکی تەواوی پێ ئامادە نەکراوە یان خواردنێکی ئامادە نەکرێت، دەتوانین لە ڕێگەی ئەپی لێزۆ خۆراکەکە بۆ خۆت داوا بکەیت. خۆشەویستان، لە چەند ڕۆژی ڕابردوو ئەپی لێزۆ تیر و پشکێکی دیکەی ئەنجامدا. پلەیستێشن 5 و Xbox Series X-یان کردە دیاری بۆ 2 کەس ئەوە بینەکانیتیان. دەمەوێت ئێوەی خۆشەویست لە ڕێگەی چەناڵی یوتیوبی ژیر ببنە براوە. زۆر ئاسانە. وەکو پێم وتن 3,000 ئەو خۆراکە لێرە داوا دەکەی لەناو فود، دواتر دێ ناو کریسمس لێرە 3,000 خۆراک داوا دەکەی. ئەگەر بێت و 6,000 داوا پێوەتە دەبێتە 2,000 ناو دەستە ناو تیر و پشکەکە. کارێکی ئاسانە، هیوادارم سوودی لێ وەربگرن. لەبیر نەکەن تاوەکو 12 دەتوانن ببنە براوەی یەکێک لەو کۆنسۆڵانە، تاوەکو 12 چێبڕچێ بەردەوامە خۆراک داوا بکەن. لە ئێستاوە دەست پێ بکەن 3,000 داوا بکەی ناو دەستە ناو تیر و پشک، 6,000 داوا بکەی 2,000 ناو دەستە ناو تیر و پشک. و لە ڕۆژی 2 واتە 2 جانیوەری 2 براوەکان بە شێوە لایڤ ستریم و بخۆشم لێرە دەبم براوەکان تهدید دەکەین لە شاری هەولێر سلێمانی دۆ لە هەر شوێنێک براوەکە دەرسی بێگومان کۆنسۆڵەکە وەردەگری و بۆی دەنەردرێ ئەگەر لە دەرەوەی هەولێر بیتن.
خۆشم لێرە دەبم وەروەها ڤیدیۆیشی لەسەر دەکەینە سەر براوەکان هیوادارم ئێوەی خۆشەویست ببنە براوەی یەک لەو کۆنسڵانە زۆر خۆشحاڵم کە ئەو دەرفەتە بە من درا لەلایەن کۆمپانیای لێزۆ بتوانم ئەو کەمپەینە ڕابگەێنین جێگەی خۆشحاڵیمان گەیمەرانی کوردستان سوود لێ وەربگرم بەڕاستی چکە چەناڵی ژیر و کۆمپانیای لێزۆش مەبەستی تەنیا خزمەتکردنی ئێوەی خۆشەویستە دووبارە دەکەمەوە بۆ کەسانی کە گومانیان هەیە بێگومان ئەوە ڕاستیە 100% و یەک لە ئێوەش دەبنە براوە و حەز دەکەم بەڕاستی یەکێک لە تەماشاکارانی چەناڵی ژیر یاخود دوو سێ کەس هەم حەزەکەم پێنجان ڕێگەی چەناڵی ژیرەوە براوە بن زۆر خۆشحاڵ دەبم هەمومان دنیا گەیممان خۆش دەوێ وها بێگومانیش من هەموو کارێک دەکەم بۆ ئەوەی گەیمەرانی کوردستان سوود لەو ئۆفەرانی کوردستان وەربگرن کە لە ڕێگەی کۆمپانیەکانەوە دابین دەکرێت تاوەکو ڤیدیۆی داهاتوو ڕێز و خۆشەویستم قوڵکەن هیوادارم یەک لە ئێوە ببنە براوە خواتان لەگەڵ